سڵاوتان لێبێ بەڕێزان. هێشتا دەرەنجامی هەڵبژاردنەکان ڕانەگەیەنراوە. ململانی و مشتومڕ لەسەر وەرگرتنی هەندێک پۆست بە تایبەت پۆستە باڵەکانی عێراق لە نێویشاندا پۆستی سەرۆکۆمار دەستی پێکردووە. ئەوەش دوای ئەوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە بەیاننامەیەکدا ئاماژەی بەوە کرد کە پۆستی سەرۆکۆماری عێراق مافی گەلی کوردە و پێویستە ئەو کەسەی ئەو پۆستە وەردەگرێت ڕەزامەندی پەرلەمانی کوردستانی لەسەر بێت. ئەمڕۆژ فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان ڕوونکردنەوەیەکی لەسەر ڕاگەنراوەکەی سەرۆکی هەرێم بڵاو کردەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان پۆستی سەرۆکۆمار بە مافی خۆی دەزانێت و لە ڕابردووشدا چەندین جار ئاماژیان بەوە کردووە کە بەڕێکەوتن لەگەڵ پارتی بەرامبەر بە پۆستی سەرۆکی هەرێم پۆستی سەرۆکۆماریان وەرگرتووە. لە دوای ڕاگەنراوەکەی سەرۆکی هەرێم هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان چی دەبێت سەبارەت بە پۆستی سەرۆکۆمار لەگەڵ کۆمەڵێ تەوەری پەیوەندیدار تایبەت بە ژمارەی کورسی و دەنگ و سەنگی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەڵوێستیان لە دوای هەڵبژاردنەکانی پارلەمانی عێراق و ئەنجومەنی پایازەکان دەکەینە تەوەری بەرنامەکەمان. میوانداری بۆ ئەومە بەستەش میوانداری بەڕێز لەتیف شێخ عومەر ئەندامی سەکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە. بەخێربێت کاک لەتیف. هەروەها ئێوەش بەڕێزان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پیجی NRT دەتوانن پرسیارەکانتان بە کۆمنت لە پیجی NRT بنووسن بۆمان. کاک لەتیف سەرەتا بە لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق و لە ئەنجامەکانیەوە چەند هێشتا ئەنجام بەرایەکان دەرکەوتون تا ئێستا لەلایەن کۆمسیۆن و ڕانەگەێنراوە. سەرنجی ئێوە و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەو ئەنجامانە چییە کە کۆی لایەنە سیاسیەکان بە ئێوە شۆ هێناوتانە بۆ پەرلەمانی عێراق؟ بۆ پەرلەمانی عێراق و بۆ ئەنجومەنی پارێزگاکان هەردووچیان کێبیەکێتی لە هەموو شوێنێکی کوردستان لە هەموو قەزایەکان لە هەموو ناحەیەکان لە هەموو شارێکان لە هەموو شارستوەکان لە هەموو وحدەیەکی انتخابیە کە هەیە بەرزە مزاهرێکی کوردستانی زانیێکی نیشتیمانی دەوڵەت لە مووسڵەوە بۆ خانەقین بۆ زاخۆ بۆ ئامیدی بۆ پشدەر بۆ هەورامان بۆ شارباژێر بۆ کەرکووک و هەر شوێنیش کەشی بێداوای لێبوردنەکەم لە سەرانسەری کوردستانی باشوورە لە هەرێمە لە کاک لەتیف پێمە بە گرفتێکی تەکنیکیمان هەیە دەگەڕێنەوە. بەڕێزان ناوبرەک وەردەگرین دواتر دەگەڕێنەوە بۆ بەردەوامیدان لەسەر بەرنامەکەمان. و 26 ڕۆژ لە چاوەڕوانی پێگەێنانی حکومەتدا. لە دووەڵقەی ڕوودا و مێژوودا کۆڵۆنێڵ مەحموود ئێرانپەنا بەڕێوەری پۆلیسی تاران لە حکوومەتی شای پەهلەوی باز لە دەسەڵاتەکەی سەردەمی شەو دەستگا ئەمنی و هەواڵگریەکان و هۆکارەکانی ڕۆخانی حکوومەتی شای پەهلەوی دەکات. ئایا نزیکی لە دەوڵەت و لە شاوە تا چەند بوو؟ ئایا شا وەکو کوردێک ئێوەی ئەبینی یا وەکو ئێرانیەک مامەڵەی لەگەڵەکردن؟ حکوومەتی شا کاروباری کوردستانی بە تەواوی بە ساواک سپاردبوو. کاروباری کوردستان بە تەواوەتی لەژێر کۆنتڕۆلی ساواکدا بوو. ئایا هەر کوردێک ئەگەر خوێندنی تەواوکردایە بۆی هەبوو وەکو ئێرانپەنا پۆستی بەڕێوەبەرایەتی پۆلیس وەرگری و ناکرێت شا گرنگ بە کوردستان نەدات و لە کاتێکە هەر چوار پارچەی کوردستان لەو کاتەدا 16 ملیۆن دانیشتووی هەبوو. ڕێبەرانێکی وەکو دکتۆر قاسملووش هەبن. لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ناو کوردەکانی ئێران حیزبی تودا بنکەی جەماوەری فراوانی هەبوو، لایەنگری هەبوو. بەو پێی کە ئەو تێت تا ساڵی 1953 کەسایەتێکی دیاری سیاسی وەکو دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو لە ناو ڕیزەکانی حیزبی تودا بەزای هەبوو. بە دڵنیاییەوە ئەڵێم تودە لە کوردستان پێگەی نەبوو. کوردستانی بۆ حیزبە کوردیەکان جێهێشت بوو. ڕوودا و مێژوو شەوی سێشەممە کاتژمێر 95 خولەک لە NRT پێشکەشتان دەکرێت. بەڕێزان جاریکە دیگە سڵاو ببورن بەهۆی گرفتێکی تەکنیکیەوە کەمێک
گرفتێکی تەکنیکەوە کەمێک دوای و کاتی بەرنامەکەمان ئێسش بەردەوامی لەگەڵ بەڕێز لەتیف شێخ عومەر ئەندامی سەکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر دوایین پێشاتەکان لە دوای ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزەکان و پەرلەمانی عێراق لە هەرێمی کوردستان و عێراقدا. کاک لەتیف سەتا لەو پستی باسی ئەومان کرد سەرنجی ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی بۆ ژماری کورسی و دەنگەکانی کۆی لایەنە سیاسیەکان بەگشتی لەسەر ئاسی عێراق چییە؟ ئەوەی کە لەسەر ئاسی کوردستان و لەسەر ئاسی عێراقیشەوەی ئەمە هەڵبژاردنەکەی 21 نۆ جیاکاتەوە و لە هەڵبژاردنەکانی 25 حەوتیش جیاکاتەوە دیاردەیەکە لەناو هەموو دیاردەکانە ئەوەیە کە کێربی دەنگەکانی یەکێتی لە سەرانسەری کوردستانی باشوورە لە شارەچووەکان لە قەزا و ناحیەکان لە هەموو وحدە ئینتیخابەتەکان بەرزتر بووەتەوە بە ڕادەیەکی بەرچاو لە ئینتیخابەتەکانی پێشوو. ئەوە بۆ یەکەم جارە لە 25 حەوتەوە لە هەموو هەڵبژاردنانەی کە کراوە یەکێتی لە هەموو شوێنێکی ئەم کوردستانە لە ناو هەرێم لە دەرەوەی هەرێم دەنگەکانی بە ئاستێکی زۆر بەرچاو و گەورە زیاد بکە. ئێستا ئێوە هێشتا کۆمسیۆن دوایین ئەنجامی بەرایشی ڕانەگەێنراوە ئێوە ژمارێکتان لایە لەسەر ژماری کورسیەکانیەوە چەند کورسیتان لە ساسی عێراقی نابێ بۆ پەرلەمانی عێراق؟ نەڕاستی قسەوباز زۆرە لەسەر ئەوە بەڵام من نامێت نزیکەی هیچ شتێکتان لانێ چەند ژماری چەند کورسیتان نابێ؟ ئەوە بەشی هەڵبژاردنەکان ئەوەکە من بەڕاستی ناچمەوە تەفاسیلانەوە ئەوەی لای من گرنگە وەکو مەسەلە سیاسیەکە کە ئیشی من ئەوەیە لە هەموو شارەکانی کوردستانە لە هەموو پارێزگاکانی کوردستانە دەنگی یەکێتی بە ڕادەیەکی زۆر بەرز بۆتەوە معناوی کورسەکانیشی زۆر بەرز بۆت. ئەو پێگەی کە هەموو لایەنە سیاسیەکان ینی بەیەکێتی شەوهێناویانە ینی بۆ ئایندی عێراق چۆن دەبین ینی کورد پێگەی چۆنە بێت لە حکوومەتی داهاتووی عێراقدا؟ پێگەی کورد خۆتان نەزانن تا کوێستە بە تەوافق بووە لە ناو پەرلەمانی عێراقا ئەگەر ئەو تەوافقە نەمێنێەوە مەسەلەکان کورسی بێ کورد هەرچەنێک کورسی بێنێ ئێشتا هەر ئەقەلیەتەوە پێویستی بۆیە کە تەوافق و هاوپەیمانی بکە لەگەڵ لایەنەکانی کەیە و پێم وایە ئەم جارە کورد ئەبێ پێویستەوە بکە نەوەک ئەوەی کە چی ئەکا پێویستەوە بکە کە ئەو مەسلەیە تاو ڕوون و ئاشکرا بلای یا ئەوەیە شەراکەیەکی حەقیقی لە دەسەڵاتە لە عێراق و جێبەجێکردنی دەستور یا ئەبێ کورد قسەیەکی هەبێ لە نوعی ڕاپرسی لەسەر مافی چاری خۆنووسین لە کوردستانە. پێ دوایە شەراکەی حەقیقی چۆن دەبێت ئەوەی لە ڕابردوودا نەکراوە کێ بەرپرس بۆ لی؟ مەسەلەکە ئەوە نییە بڵین چیە بەرپرس بۆ لی مەسەلەکە ئەوەی ئێستا حەقیقەت و واقعەتەگەیە کە کورد لە دەوڵەتی عێراقی شەراکەتێکی حەقیقی نییە نە لە بڕیارەکانیە نە لە پۆستەکانیە نە لە میکانیزمی بەڕێوەچوونی شوکارەکانی عێراقا. ئەمە خەتای لایەنە کوردیەکان بوو یان لە واقع سیاسە بوو کە عێراقی تیا گوزەریە کرد بۆ ئەوەی کە حکمێکی عادیلانە بی پێویستی بە دراسەیەکی ورد هەیە چەنی عێلاقی بە خۆمانەوە وەکو کورد و لایەنە سیاسیەکانەوە چەندیش عێراقیە بە ئەو هەلومەرجی لە عێراقا ئەگوزەرێ. بەڵێ ئێستا بەپێی ئەو پێگەی کە بەهۆی ئەنجامی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقەوە لایەنە کوردەکان بەدەستیان هێناوە بەدەستی دەهێنن کورد لە ئایندەی عێراقا پێ دوایە ئەو پۆستەی کە پۆستی سەرۆک کۆماری عێراقی لە دەست بوو لە 8 ساڵی ڕابردوو لە دەستیا بوو بهێنێتەوە؟ پێم وایە ئەو عێلاقی بە تەوافقەوە هەیە کورد دەبێ یەکی لە پۆستە سیادە گەورەکانی هەبێ کە سەرۆک کۆمار کورد سەرۆک کۆماری هەڵبژاردووە و کورد نابێ بە هیچ شوێنێک مساومە لەسەرەوە بکە. ئەو پێتان وایە ئەم جارە سەرۆک کۆمار دەدرێت بە کورد؟ ئەبێ بدرێ بە کورد. وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەلاتانەوە گرنگە و پۆستە بدرێ بە کورد؟ بەدڵنیاییەوە. بۆچی بۆ پێداگی ناکە لەسەر سەرۆکی پەرلەمان لە کاتێکا کە ئەویش پۆستێکی سیاتی لە عێراق و لە زۆر ڕۆ دەسەڵاتی هەیە و توانای دەسەڵاتی یاسایی هەیە لە پەرلەمانی عێراقدا؟ من نازانم کە کورد ئەگەر اختیاری بێرێتێ لە نێوان سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی کۆمارە کامیان هەڵەبژێرێ ئەوە گەڕێتەوە بۆ کورد لەوێ و چی ئەکا و نوێنەرەکانی کورد لەوێ بەڵام پێم وایە تاکو ئێستا هەموو لایەنەکان لەسەرەوە متفقن کە ئەهمیەتی پۆستی سەرۆک کۆمار بۆ زامنکردنی جێبەجێکردنی دەستور لە عێراقەکەی مافەکان من هەموو بۆ بەندە پۆستی سەرۆک کۆماری ئەتوانێت ئەوە بکە. بەڵێ ئێستا لێرە لەوێ قسەی جۆراوجۆر دەکرێت لەسەر پۆستی سەرۆک کۆمار و ناوی چەند کەسێکیش دەهێنرێ بەڵام بەر لەوە ئێوە لە 8 ساڵی ڕابردوودا کە سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک کۆماریش بوو بە پێی ڕێکەوتنێک لەگەڵ پارتی ئەمە چۆن کرام ڕێکەوتنە لە بەرامبەر پۆستی سەرۆکی هەرێم کە بەردەوام وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان باسی دەکەن؟ ئەو ئاشکرا وازحە کە بە تەوافق کراوە لە بین ئێمە و پارتیا و لە زمانی هاوپەیمانەتێکا کراوە کە پۆستی سەرۆکی هەرێم مقابلی پۆستی سەرۆکی کۆمار بووە. ئەمە بەپێی ڕێکەوتنامەی استراتیجی بۆ یاخود ڕێکەوتنێکی جیاوازتر بووە؟ من لە تەفاسیلەکەی نازانم بەزانم لەو سیاقەیە بووە. بەڵێ لە ئێستا دوای ئەوەی کە دوێنێ سەرۆکایەتی
هەرێم بەیاننامێکی بڵاو کردەوە باسی لەوە کردووە کە ئەوانش پێداگین لەسەرەوەی کە پۆستی سەرۆک کۆمار مافی گەلی کووردە بەڵام دەبێت لە ڕێی پەرلەمانەوە ڕەزامەندی لەسەر بدرێت ئێوە سەرنجتان چییە لەسەر ئەمە؟ من ڕاستیەکەی بەشی یەکەمی کاوی مافی کورد و پێداگیریەکاوە لە تەوقیتی خۆیان بوو قسەیەکی زۆر باشە. بەشی دووهەمی نە لە تەوقیتی خۆیان بوو نە قسەیەکی باشە لەبەرچی لەو ڕۆکە ئەگەر مەسەلەکە گەڕانەوەی بۆ پەرلەمان کە من مەبدەئیشی زۆر باشە ئەبێ هەموو مەسائلانی هەموو شتانی کە بە تەوافق کرالەوە پێش هەر لە ڕێی پەرلەمانەوە بێت. کاتێ مەرجتان هەیە؟ بەڵێ مەرجتان هەیە بۆەوە؟ ئێمە مەرجەکەمان ئەوەیە کاڵین کاتێک قسە لەسەر پۆستی سەر کۆمارە ئەگەڕێتەوە پەرلەمان ئەبێ هەموو شتەکانی کە پێویستە لەم کوردستانیەوە مەرجع پەرلەمان بێ لە سەرۆکی هەرێمەوە بۆ هەموو مەلەفاکانی کرد. ئەمە یەکەمیان دووەم حقیقەتی ژەوەیە کە پۆستی سەر کۆمار پۆستێکی سیادی لە عێراقا و کوردستان ئەبێ هەموو خەڵکی کوردستان ئەگەر مۆزوعەکە گەڕانی بۆ پەرلەمان ئەبێ هەموو خەڵکی کوردستان بۆ بە شەشەوەکە بەشە دابڕێنراوەکانی پیاڵن لە کوردستان ئەبێ قسەیان هەبێت لەسەر مۆزوعە. بەڵێ چەند خەڵک لێرێ ئەوەش لە دەروی کوردستان لە دەروی هەرێمە. تۆ باس لە تۆقیتەکەی کە تۆقیتەکەی باش نەبوو بۆچی تۆقیتەکەی باش نەبوو لە کاتێکدا ئێستا کە لایەنەکانی تریش دایانێ بچنە و حکوومەتەوە کابینی هەشتم وەک دەڵێن تا ڕادەیە کابینێکی جیاوازتر بێ هەمویان کار دەکەن بۆ ئەوەی پەرلەمانی کوردستان بکرێ بە مەرجع بۆچی لەگەڵەوە دانین کە پەرلەمانی کوردستان و مەرجع بێ و کەسێک کە لەسەر حسابی کورد پۆستی سەر کۆمار دەبات بە فلتەری ئەم مەرجعیا بڕوات دیارە باش جوێ لە وەڵامەکەم نەگرت وتم اعتراضمان تۆ باس لە تۆقیتەکەت وتت تۆقیتەکەی وتم قسەکە لەسەرەوە نییە کە ئێمە پێمان خراپ بگرێتەوە پەرلەمان بەڵام مەشروتە بۆی هەموو قەرارە سیادەکان بگەڕێتەوە پەرلەمان بە سەرۆکی هەرێمیشەوە بە دانانی سەرۆکی هەرێمیشەوە و هەموو مەلەفە مهمەکانی تر بگەڕێتەوە پەرلەمان. شەرتەکە ئەوەیە دووهەمیان لەبەرەوە تەوقیتەکەی خراپە لەبەرەوەی پەلی زۆر تیاکراوە ئێستا ئێمە هەموو هێزە سیاسەکان کە ئەعلانی نەتایجەکانی انتخابات نەکراوە لەژێر لە ڕووی نەفسیەوە و لە ڕووی سیاسیەوە لەژێر تەسیری هەڵمەتی هەڵبژاردنین وەزعشی شێوەگرژی هەیە کە پێویستە هەمومان هەوڵ بین ئارامی کەینەوە و زیاتر لەوە گرژی نەکەین بە مواقفی تون دەربڕین. بەڵێ بۆ نمونە باس لەوە کرد پێویستە هەموو مەلەفە گرنگەکان بگەڕێتەوە پەرلەمان بۆ نمونە چی یانی ئێوەگەر بەس لەو کرد کە مەرجی ئێوە دەبێت کە کۆی ئەو مەلەفە گرنگانی کە هەبووە پەرلەمان مەرجعیان هەبێت ئەنی بۆ نمونەوە کوچی وەکو مەلەفی دانانی سەرۆکی هەرێم هەڵبژاردنی سەرۆکی هەرێم وەکو مەلەفی گاز و نەوت وەکو هەموو مەلەفەکانی تر زۆر شتی تر هەیە. بەڵام ئەگەر ئەمە سەری نەگرت ئەو کاتە پێ دوایە دەگەنە ڕێکەوتن ئێوە هەڵوێستان چی دەبێت گەر شتێکی لەوە بوو لە پێشەوە باز لە سەرنەگرتن نەکەین چونکە ئەم وڵاتە بە تەوافق ڕابڕێەوە ئەبێ محکوم بووە بێ بە تەوافق بڕابڕێەوە. ئێمە چەند هێزی سیاسین لەم وڵاتەیە و نسبەتی جیاجیامان هەیە لە دەنگ و لە کورسی و محکومین بۆی کە لە محافظە شاو لە حکوومەتی هەرێمی شاو لە بۆ پۆستەکانی عێراقیش تەوافق بکەین. ئەگەر قسە لەگەڵ لەسەر ئەوە بێ ئەگەر سەری نەگرت چی ئەەکەین من پێم وایە ئەبێ سەر بگرێ ئەبێ لەسەرەوەی کە پێویستە ئەم کەسە لە پەرلەمانی کوردستان ڕەزامەندی لەسەر دەربڕێت. ئێمە بانەچینە لەسەر ئەو مۆزوع زیاد بڕۆین کە پێویست ناکە لەوە زیاتر بەنسبەت ئێمە یەکێتی پێم وایە هێزی کەشێ لەم کوردستانەیە کە پێی باشە ئەگەر مەسەلە ئەوەیە پەرلەمان کرێ مەرجع ئەبێ مەرجع بێ بۆ هەموو قەرارە سیادەکان و ئەبێ بەشداری خەڵکی کوردستان لە دەروی هەرێمیش بکرێت لەم مۆزوعە وام پێم وایە پرینسیپێکی زۆر وازح و ئاشکرایە کە بەشێکە لە پرۆسی دیموکراتی لە وڵاتەیە. بەڵێ هەندێک دەڵێن کە ئەمە جۆرێک بە جۆرێک لە کاردانەوەیان ناوبوو بەرامبەر بە لێدوانێکی سکرتێری ئەنجومەی ناوەندیکێتی کە باسی لەوە کردو بە دکتۆر نەجمەدین کەریم کەسێکی شیاوە بۆ پۆستە هیوادارم وانە بێ. پێتان وایە ئەوە خوێندنەوەتان چیە بۆ بەیاننامەیە کە دەرکراوە باسان لەو کرد کە تەوقیتەکەشی کاتێکی گونجاوی نەبووە ئەگەر فەرەزەکە لەسەرەوە بێ وا بێ معناوێکی سەرۆکایەتی هەرێم بەداخشی زۆرە بچووە کرێتەوە بە قەرار مەرجعشی حیزبی ئەوە خراپ. بەڵێ کەواتە ئەو ڕێکەوتنەی کە پێشتر هەبووە لە نێوان یەکێتی نیشتیمانی و پارتیدا بەرامبەر بە پۆستی سەرۆک کۆمار و پۆستی سەرۆکی هەرێم پێ دوایە بۆ خولی داهاتوش هەر بەردەوام دەبێت ینی پێویست هەر بەردەوام بێت یاخود ئێستا کە دوای ئەوەی کە گۆڕانی چوونەتە ناو حکوومەتەوە بەشێک لە بەرپرسەباڵەکانی پارتی ژاماژە بۆگەن کە ڕێکەوتنیان لەگەڵ یەکێتی لە زۆر و ینی هەڵوەشاوەتەوە. بەڵێ ڕێکەوتن هەڵوەشاوێتەوە هەڵنەوەشاوێتەوە کە پێم وایە زۆر ئوسوسی ئەساسی هەڵوەشاوەتەوە پێویستمان بە ڕێکەوتن هەیە قەزم لە ڕێکەوتی استراتیژینەوە پێویستمان توافق هەیە مادەم ئێمە هێزی سیاسین و هەر یەکەمان سنگێک و قورسایەکی دیاری هەیە پێویستمان بۆی لەسەر هەموو مەسائلە سیاسیەکان و لەسەر مەسەلەی حکوومەت و لەسەر هەموو مەسائلەکان ڕێ بکەین و کورت ئەبێ وا بکە و ئێمە وەختی خۆی لە دوای هەڵبژاردنەکان کاتێک لێکم کۆبنەوەی سەرکردایەتی خۆمانە لەسەر ئیستحقاقات انتخابی قسەمان کرد وتمان ئێمە پێداگیریەکەین لەسەر حکوومەت یەکریزی نیشتیمانی و بەسمانەوە بوو کە هەموو لایەنە سیاسەکان بەشدارم لە حکوومەتە وەش لەوە هاتبوو کە
زەورەتی ئەم قۆناغەوە خوازێکە گوتاری کورد لە بەرامبەر دەرەوە یەک بێ هێزەکان یەک بن تحدیاکان زۆر پێویستمان بێشت هەیە. بەڵێ ئێوە بەپێی ئەو ڕێکەوتنی کە هەیە ئەگەر لێر لەوێ ناوبەناو هەندێک جار باس لەوەکەن کە سەرۆکی هەرێمی کوردستان پۆستی سەرۆک کۆماری عێراق وەربگرێت لەوە حاڵێکدا و کاتە پۆستی سەرۆکی هەرێم مافی یەکێتی نیشتیمانیە؟ ئەو تەفاسیلانە ڕاستیەکەی من پێم وتی هەمووی قابلی دانوستانە بەڵام لەبەرەوە پێش ڕێکەوتنتان هەبووە بەپێی ڕێکەوتن ئەم دوو پۆستەدا بەشکراوە. ئەساسەکەوەیە یەکێتی هێزێکی گەورەی لە معادلی سیاسی لە کوردستان و لە عێراقا و هەرگیز دیسانەوەی لە مۆڕازی نابێ بە هەم بەشداری پێنەکردنی مشارەکەیەکی حەقیقی لە هیچ شوێنێکی ئەم بەپێی ئەو سەنگەپێکی کە خۆتان هەتانە وەکو یەکێتی نیشتیمانی کە بازراوە دەکەن ئەم هەڵبژاردنە ڕێژەی دەنگەکاندان زیادی کردووە. بەپێی ئەو پێگە و سەنگەی کە هەتانە یعنی پۆستی ئەگەر سەرۆک کۆماری عێراق درا بە سەرۆکی هەرێمی کوردستان کە هەندێک جار باز دەکرێت ناوبەناو ئێوە پۆستی سەرۆکی هەرێم بە مقابلی ئەم پۆستە دەزان بۆ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پۆستی سەرۆکی هەرێم بە مقابلی ئەم پۆستە دەزان؟ من ڕێی شخصی خۆم وایە بەڵێ. لەگەڵ ئەوەدان بە چ ڕێگەیەک هەڵبژاردن بکرێت بۆ شتێکی لەو جۆریان هەر پەرلەمان مەرجع بێت بۆ ئەوەی کە کەسێک بۆ پۆستی سەرۆکی هەرێم دابنرێت. ئەبێ بە ڕێگەیەک بکرێت کە هەموو لایەک ڕازی بن بۆی کە بزانەوە ئەوە عادلانەیە و ئەوە هەموو لایەک ڕازیەکە. بەڵێ دەوترێت پارتی ڤیتۆی دەبێت لەسەر هەندێک کەسی ناو یەکێتی نیشتیمانی بەتایبەت دکتۆر نەجمەدین کەریم کە سکرتێری ئەنجومەنی ناوەندی یەکێتی باسی لەوە کردبوو کە ئەو کەسێکی شیاوە بۆ ئەو پۆستە دەوتێت پارتی بۆ پێی پێشتریش مەرجی هەبوو بۆ بەشداریکردن لە لیستی هاوبەشی لایەنە کوردەکان لە کەرکووک و دواتر کشاوە بەهۆی ئەوەی کە وەک خۆیان ڕایانگەیان دکتۆر نەجمەدین سەرۆکی لیستەکە بوو. یەکێتی ئەمەی پێقبول دەکرێت یان خوێندنەوەی چیە بۆ وەگەر کەسێک هەبێ لە ناو یەکێتی نیشتیمانی هەر کەسێک دیاریکەن بۆ پۆستی سەرۆک کۆمار کە پێویستی بە ڕەزامەندی لایەنەکانی تریش هەبێت. ئەگەر قسەکە بێتە سەر قبولکردن و قبول نەکردن و ڤیتۆ کە ئێمە ئەسڵەن مەبدەئی ڤیتۆمان قبول نییە وەقەتیش قبولمان نەکردووە ئەگەر لە خارجی تەوافق بێت نەخێر قبولمان نییە. مەسەلەکە ئەوەیە کە تا ئێستا هەندێک هێزی سیاسی و ئەزان تاکو ئێستا 21 نۆیە ئێستا 34 قۆناغی دوای 34 یەشێتی ئەو هێز و سەنگی خۆی باسیەکردی و کە هەمە بە لە ڕێ دەنگەکان و متمانی خەڵکەوە بەشی یەکەمی بەدەستێناوەتەوە ئێشتا ڕێگاکەش بڕێوەیە. مەبەست چیە ئێستا قۆناغی دوای 34 مەبەستەوەیە ینی ئەنجامەکان هاوکێشەکان گۆڕانکاری کاتە سەر هاوکێشەکان ئەوە ئێمە لە 34 بەهۆی چەند قەرارێکەوە کە بۆ برژەوەندی ئەم میلەتی خۆمان دامان و بەشێکی لەوە ئەوەیە کە ئێمە ڕازی بووین لەسەر درێژکردنەوەی ماوەی بەڕێ سەرۆکی هەرێم مقابلی گەڕانەوە بۆ دەستورەوە و تەفەهوم نەکرا لایەن میلەتەکەمانەوە و بنەوە ئەچکە تەفسیرکرا ئێمە لەگەڵ مەجموعایشتی ترا باجەکەیمان ناوە لە دەنگکانمانە دەرکەوت. ئێستا دوای بەخۆمانە هاتوینەتەوە دوای ئەوەی سیاستەکانمان ئیعادە نەزەر پێکردووە لە قۆناغی یەکەمیان لە کەمتر لە 6 مانگە ئێمە ژمارەیەکی زۆر لە دەنگەکان کە تعبیرەکە لە متمانی هاوڵاتیانی کوردستان بەدەستمان هێناوەتەوە و ئەوە قۆناغی یەکەمە شتی کەش زۆر بڕێوە. بەڵێ باز لە چەند ناوێک دەکرێت بەتایبەت لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان قسە لەسەر کراوە کەسێکی دیاریکرا و بەو ناوانەی کەوتراون بۆ پۆستی سەرۆک کۆمار بپاڵێورێت دەخێر بە هیچ شێوەیەک لەبەرەوەی کە تاکو ئێستا لە دوای هەڵبژاردنەکەی ئێمە کۆبوونەوەیەکمان نەکردووە ئەو مۆزوعات لە جەدوەلی ئەعمالیا بوو بێ. سەدانی دکتۆر بەرهەم بۆ بەغدا تا چەند پەیوەندی بەم بابەتەوە هەیە؟ من ڕاستیەکەی هیچ معلوماتێکم نییە. بەڵێ بینە سەر قسەکردن لەسەر هەڵبژاردنەکان ئێوە باس لەوە دەکەن کە یەکێتی نیشتیمانی کە دەنگی بە ڕێژێکی بەرچاو هەڵکشاوە خۆتان دەڵێن باس لە چەند هۆکارێکیش کرد کە پێداچوونەوەی کردو یەکێتی بە خۆیدا و بە گوتاریدا بۆچی لە چەند ناوچەیەکی دیاریکراوە بەتایبەت لە سلێمانی هێشتا یەکێتی نەیتوانیوە دانگەکانی خۆی بێنێتەوە؟ لە سلێمانی ئێمە چەقی ڕکەبارەکەمان کە گۆڕان بۆ لە سلێمانیە بووە و سلێمانی شارێکی قورسە بۆ هەموو لایەک لە بۆ ڕاگۆڕینی و قەراران لەسەر دانکانیان ئێمە واقعیەتە ئازانین. چەند ساڵی پێشوو ئێمە بەهۆی ئەوە کە تەلیسمێکە بوو و گۆڕان وەکو هێزێکی ئۆپسیۆن ئیشی کردو قورسایی خۆی خستۆتە ئەم شارە لەسەر هەموو کەم و کورتەکان و هەڵەکانی 20 ساڵی ڕابردوو زیاتر لە 20 ساڵی ڕابردووی حکومڕانی ئێمە و خۆیان هەموو هەڵۆ کەم و کورتەکانی خستۆ سەرشانی ئێمە و وەکو معارەزە سحرێکی هەبووە هەچ کەسێک لە وڵاتەیە لە درێژەی 20 ساڵەیە حەقێکی هەبووە نەیرابێتێ یا خۆی بە صاحب حەقێک زانی بێ و وەری نەگرت بێ ئەگەرێکی خانووی نەبوو بێ ئەگەرێکی مەعاشی نەبوو بێ ئەگەرێکی تەجاوزێ بێ ڕوخێنرا بێ ئەگەرێکی بێکار بوو بێ و حەقی بەڵام لە شوێنەکانی دیکەش هەبووە لە شوێنی کە لە هەرێمی کوردستان هەبووم گرفتانە
چاقی ململانەکان لە سلێمانی بۆ لە سلێمانە زۆر تەوزیف کراوە ئەوەی لە سلێمانیا کراوە هەموو کەسی بینێت و زانەیە کە هەم میدیای ئازاد لە سلێمانیا ئیشێکی تایبەتی لەسەر مەسەلانە کردووە و هەم معارەزەش چاقی خۆی گواستوتە بۆ ئێرە ململانەکان لێرە بووە. بڵێ لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک چەند پرسیارێک هاتوون هەر لەسەر ئەم بابەتە. سەفین خدر پرسیارێکی هەر لەسەر پۆستی سەر و کۆماری عێراق دەڵێ مافی گەلی کورد ئایا لە پەرلەمانی کوردستان لایەنەکان چۆن ڕێگەکەون لەسەر ئەم پۆستە یاخود ئەمیش کێشە دروست دەکات و دوا دەکەوێت. ئێمە بینیمان کە دانوستانەکانی پێگەێنانی کابینەی حکوومەت کاتێکی زۆری خایان و تا دواترینیشان کە هێشتا پرسی بەژاریکێتی یەکلانە بۆتەوە پۆستی وەزارەتێکی سیادی بۆ گرفت لە بەردەم پێگەێنانی کابینەکەیە. ئەگەر ئەم پۆستە سیادی کە بەر کوردەکەی پێدوانیە دەبێتە گرفتێک من بە هیچ نوعینەوەتە گرفت ئێمە گرفتمان دروست نەکردووە ئێمە وتومانە مەرجەکانمان بۆ بەشداریکردن لە حکوومەتە یەکەم ڕازیبوون اتفاق بۆ لەسەر بەرنمەیەک کە هەومان کە مشارەکە حقی هەمومانی تیا مەزمون بێ دووەمەوە بۆ استحقاقی خۆمان زانیوە لانی کەم پۆستێکی سیادیمان هەبێ بەڵام ڕێمان لە کەس نەگرتووە حکوومەت تەشکیلکە لەو پێشتری ژەعلانمان کردووە ئێمە لە پەرلەمانە کە لە 29 مانگاوە ئەزانم 29 بۆ گەرغەڵت نەبم دانیشت فراکسیۆنەکەی ئێمە نەوت حکوومەت دەبات تەشکیل نەبێ و ڕێگریش نەبوو تەنیا موقفی خۆی دەربڕی کە ئێمە بەشداری ناکەین. بەڵام تا ئێسامە یەکلانە بۆ تۆ ینی پرسیارەکە لەو ڕوانگەەوە بوو کە ئەگەر پۆستی وەزارەتێکی سیادی لە هەرێمی کوردستانە بەم جۆرە ناخۆکی لەسەر بێت تا کوێستا کە یەکلانە بۆ تو دەدرێت بەیەکێتی و پارتی ئاماژەی بۆ کە حەقی خۆیەتی دەکرێت لەسەر پۆستی سەر و کۆمار ئەگەر بەم جۆرە بێت ینی بیر و بۆچوونەکان بەم جۆرە بێت گرفت دروست نابێت بووی باەسە لە گرفت لە مختار لە گرفتەوە قسانەکەین لە وەختێکە بەڵام بەخێنەوەمان بۆ هەڵوێستانی کە هەبووە بۆ بەیاننامەشی کە دوێنێ دەشوە لە سەرۆکایەتی هەرێم ئێمە تاریخێکی درودێژمان هەیە لە ئیشکردن بەیەکەوە لەگەڵ پارتی و لەگەڵ هێزە سیاسەکانی ترا ئەوەی کە ڕێکەوتون لە چەند ساڵی خیرە لەسەر مەسایلی سیاسەکان ئەوەگا خلافاتمان بۆ دەرەجەیە نەبووەوە ئەبێ پێشببینی ئەوە بکەین کە ئەتوانین چارەسەری کێشەکانی خۆمان وەکو کورد بکەین لە ڕێگەی هێزە سیاسیانی هەمومانەوە. بەڵێ بچینە سەر پرسی بەشداریکردنیەکەتی لە حکوومەت بۆچی پێش هەڵبژاردن ئەم پرسەی یەکلانە کردەوە پێش ئەنجامدانی هەڵبژاردنەکان یەکێتی نیشتیمانی ئەوە هەندێک بە ئەمەیان بە موماتەڵە و بە بەدەستیکردن ناودەبرد تا دوای هەڵبژاردنەکان ئەمە تاکتیک بوو ئەمە چی بوو کە خۆی یەکلانە کردەوە بۆ پرسی بەشداریکردن لە حکوومەت یاخود بەژاری نەکردن. ئێمە لەسەر ئەو پرسە وازەحترین موقفمان هەبووە وتومانە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی تاکو هەز نەکەین شەریکی حەقیقین لەو حکوومەتەیە و بەقەت سەنگی خۆمان پۆستمان ئەدرێتەوە لە داڕشتنی بەرنامەکەیە ئەتوانین و لە جێبەجێکردنیشیە سەنگ و قورساییمان دیار بێ ناینەوە حکوومەتە بەس نەمانێت حکوومەت تەشکیل مەکەن چاوەڕێ ئێمە بکەن بە کەسمان نەوتەوە حکوومەت تەشکیل مەکەن چاوەڕێ ئێمە بکەن و بە هیچ نوعی ماتەڵەمان نەکردووە لە 29 مانگە موقفمان واضح و ئاشکرا بوو. بەڵام هەڵوەسی پاتیژمان کە باسی لەو کرد وەزارەتی ناوخۆ حەقی خۆیانە و نایدەن بە یەکێتی نیشتیمانی کە ئێوە یەکلابوونەوە داوای وەزارەتی ناوخۆتان دەکرد وەک کە بازەکرا پێشتر بۆچی ئێستا داواکاری یەکێتی نیشتیمانی کوردستان چییە هەر وەزارەتی ناوخۆیە یان بۆچی خۆی یەکلا نەکردەوە. ئێمە وتمانە پۆستی سیادی وتمانە پۆستی سیادی ئێستا شەمان قساکەینەوە بەڵام نەوانێتەوە حکوومەت تەشکیل مەکەن. حکوومەت بەبێ یەکێتی نیشتیمانی ئەگەر پێک بێت وەک پێشتری باز دەکراگە یەکێتی نیشتیمانی نێتە ناو حکوومەتەوە پۆستەکانی بەتاڵی بۆ جێ دەهڵڕێەوە دانیشتنی پەرلەمانیشمان بینی کە بەهۆی ئەوەی کە هێشتا نەگەشتنتە ڕێکەوتن سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ناونەنێران پێ دوایە بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان حکوومەت پێک بێت ئەگەر لایەنە سیاسەکان پێیان وایە ئەتوانن بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان حکوومەتێک پێک بێنن کە بەرنامەکەی ئەتوانێت جێبەجێ بکا بەبێ کێشە و مەشاکیل ئێمە هیچ مشکلەیەکمان نیە ئەگەر یارمەتیم بە ئەگەر بشارەکەی یەکێتی نیشتیمانیش وەکو هێزێکی سەنگین لە وڵاتەیە پێویستە بۆ استقرار پێویستە بۆ جێبەجێکردنی بەرنامەکانی حکوومەتی کوردستان لە زاخۆ تاک و کفری تامان یەکێتی نیشتیمانی پێویستە لە حکوومەتەیە بێ. ئەو پشکەی کە دانراوە بۆ یەکێتی نیشتیمانی لە پێش هەڵبژاردنەکان لە ئێستاە کە خۆتان دەڵێن نەتیجەتان باش بووە یەکێتی نیشتیمانی قبوڵی دەکات یان نا. ئێمە ئەو وەختە قبوڵمان نەکردووە و ئێستاش قبوڵی ناکەین. دەتانەوێ ئەنجامی ئەم هەڵبژاردنەش ڕەچاو بکرێت؟ ئێمە ئەنجامی هەڵبژاردن مؤشیرێکە بۆ ئێمە بۆ مؤشیرێکە بۆ ڕاستانەی ڕەچاو بکرێت بە یارمەتیم بە ئەنجامی ئەم هەڵبژاردنە ئەو متمانە تازەی وەرمانگرتووە مؤشیرێکە بۆی کە ڕاستمانەوت سەنگی یەکێتی نیشتیمانی لە 22 نوێ دەرنەکەوتووە سانکەی بەشێ لە سانکەی ئێستا دەرەکەوێت ئەگەر مەزوعەکە دەنگ و کورسی بێ. بەڵام ئێوەتانەوێ ئەمەی کە ئەم هەڵبژاردنەی کە بۆ پەرلەمانی عێراق و بۆ ئەنجومەنی پارێزگاکان کە حکوومەتە ناوخۆیەکانە
بکرێتە بنەما یان ڕەچاو بکرێت لە کاتێکدا ئێوە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەنگتان کەمتان هێناوە؟ سەنگی یەکێتی سەنگێک نێ تەجزیە بکرێ بۆ پێش 20 و دوای 20 ئێمە وتومانە سەنگی یەکێتی مربوط نییە بە دەنگەکانی لە زەرفێکی معینە دەنگی کەم هێناوە بەڵام سەنگی یەکێتی وەکو خۆیەتی وابێ ئەتیباری گەوری بۆ بکرێت. ئێستا ناتوانێت تەنها بۆ 18 کورسیە بکرێت بە بنەما کە پێشلێتان بووە؟ ئێمە قیاسەکەمان ئاوا لەسەر عددی محدود و عددی مجرد قسەمان نەکرد و سیاست لە وڵاتەیە بە عددی مجرد ناپێورێ. سەنگی یەکێتیش و تأثیری لە معادلە سیاسی کوردستانە بە عددی مجرد ناپێورێ. ئەگەر بە عددی مجرد پێورایە ئەکرا زۆر بە ئاسانی 18 کورسیمانە بۆ ئەقلیت بووین نەکرا حکوومەت پێک بێت و مشتێک تەواو بێت. مەبەستانەوەی هێشتا ینی ڕازین بۆی کە لەسەر بنەمای ژماری کورسیەکان ئەو کابینە پێک بهێنرێت کە هێشتا بەشەکەی ئەوە ماوەتەوە؟ ئێمە نەمانێت لەسەر بنەمایەک پێبووینێ و لەسەر بنەمایەک پێنێرێ. ئێمە مجموعە پۆست بۆ مشارەکەی حەقیقیمان داناوە بە شەرت ئەومان بۆ دابین کرێ مشارەکەک. کەواتە پرسی بە ئۆپۆزیسیۆن بوون تا چەند ئەگەرێکە لە بەدەمێکێتی ئاگەرێکی لەو جۆرە هەیە؟ قەراری ئەنجومەنی سەرکردایەتی ئەوە بۆ کە مشارەکە بکەین لە حکوومەت. تۆ ئەندامێک سەرکردایەتی ینی بەخێنەوەی تۆ بۆ حزبەکەتان دەتوانێت بێ بە ئۆپۆزیسیۆن؟ حیزبەکەی ئێمە پێشتر لە سەردەمی خەباتی سلبیات چەندەها ساڵی دوور و درێژ ئۆپۆزیسیۆن بوو لەسەر ڕفێکی زۆر سەختە. ڕەنگە ئەمە تەجاوزکردنی سەر واقعیت کە بڵێم ئاسانە بووی بێ بە ئۆپۆزیسیۆن بەڵام لە وەختێکە کە ناچار بکرین اختیارێکی مەفتوحە. بەڵێ کۆمەڵی پرسیار هاتووە هەندێکیان پەیوەندیان بە پرسی سەر و کۆمارەوە هەیە. کۆمەڵێکیشە پرسی بە دلۆڤان ئازاد دەپرسێ ئایا ڕۆڵی ئێران چی بوو لە زیادکردنی دەنگەکانیان؟ هەندێک لایانی سیاسی واگومان دەبن کە ئێران ڕۆڵی هەبێ لەوەی کە پشگیریکێتی کردبێ بۆەوەی کە دەنگەکانی زیاد کات. ئەگەر هەچ کەسی ئێرانی بینیوە لە مەرکەزی انتخابەتەکان دەنگی بۆ ئێمە شکاتمان لێ بکە. بەڵام ناڕاستەخۆ پەیوەندیانی کە لە نێوان ئێران و یەکێتی نیشتیمانی هەیە کاریگەری نەبووە؟ من تێناگەم ئێران لێرە دیعای انتخابی بۆ کردوینیا لە ئێزگەکانی خۆی. ئەتوانی بڵێ هیچ کاریگەریکی نەبوو پەیوەندیە؟ ئەکیت هیچ کاریگەری نەبوو. ئەو سوالێکی سفزازیە. بەڵێ ئارام شەریف پرسیارێکی لەسەر باز لەسەر کۆمار لە کاڵی یارە کورد سەر بزەرمە نەبوو کە مام جەلال 32 بە 32 دەنگەکانی بەشکرد کە کورد لە سەدا 50 کەرکووکێ نابوو. چەند پرسیارێکی تر باز لە پرسی پۆستی سەر و کۆمار دەکەن دەڵێن تا چەند ینی کورد دەتوانێت بەم پۆستە ئەوەی کە دەوێت بیکات لە عێراقدا کاری بۆ جێبەجێکردنی بکات. ڕەنگە کورد بە هیچ پۆستێک ناتوانێت ئەوەی کە ئێوێ بیکا بەڵام بە هەموو پۆستەکان ئەبێ ئەوەی ئێوێ و ئەوی مەطلوبە بیکە بەڵێ سەر کۆمار و بۆ وزیرەکانی بە هەموو. بەڵێ کاگی لەتیف ئێستا بینەوە سەر قسەکردن لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان ئەوەی کە ئێستا هەیە ئەنجامەکانە ژمارەی کورسی و دەنگەکانە. ئێوە بۆ حکوومەتە ناوخۆیەکان بۆ پارێزگای سلێمانی بۆ پارێزگای هەولێر بەتایبەت و پارێزگای سلێمانی هاوپەیمانەتی لەگەڵ کێ دەکەن؟ ینی کەتی نیشتیمانی وەک دەزانرێ هیچ لایەنێک بەتەنە ناتوانێت بە پێ ئەنجامانی کە دەرکەوتووە پارێزگا بەڕێوە بێت. نزیکترین لایەن لە ئێوە کێ بۆ هاوپەیمانەتی؟ نزیکترین لایەن ئەو لایەنەیە کە حازرە هاوپەیمانەتیمان لەگەڵ بکاوە وەکو یەک پاکێج سێریکە لە کوردستان و لە هەرێمە. ئێوە ئامادەن لەگەڵ هەر لایەنێک کە بێ هاوپەیمانەتی بەسێ لەگەڵتان؟ ئەگەر لایەنەکەی کە بەو شێوەی ئێمە ئەمانەوێ و بۆ شێوەی ئێمە بەڕاستی زانی بێتە پێشەوە هیچ خەتیی سوورمان لەسەر هیچ کەسێک. ئەو شێوەی کە ئێوە بەڕاستی دەزان چییە؟ ئەوەیە کە ئیستحقاقاتی هەموو لایەک و سەنگی هەموو لایەک پارێزرێ. بزوتنەوەی گۆڕان وەک ئەنجامەکان دەرکەوتووە ژماری کورسیەکانی لە ئێوە زیاترە. ئێوە ئامادەن لەگەڵ گۆڕان هاوپەیمانەتی ببەستن؟ ئەو قسەی یەکەمە فەرەزیە بەس قسەی دووهەمت لە هەموو وەختێکە بزوتنەوەی گۆڕانش بزوتنەوەیکی سیاسی پارێزگا. بەڵێ بزوتنەوەیکی سیاسیەوە ئێمە مشکلێکمان لەگەڵی نییە هەر وەختی ئەو بێتە پێشەوە ئێمە مشکلێکمان نییە. بەڵام بەبێ ئەگەر بزوتنەوەی گۆڕان بەبێ کێتی نیشتیمانی مەبەستم پارێزگای سلێمانیە بەبێ کێتی نیشتیمانی لەگەڵ چەند لایەنێکی تر هاوپەیمانەتی پێک بهێنێت دەتوانێت حکوومەتی ناوخۆی پێک بهێنێت بۆ ئێوە ئاساییە؟ ئەگەر ئەتوانێ و ئەی بینێت و هاوپەیمانەکانی ێزانن بۆی ئاسایی بەبێ چێتی لەم ناو حکوم کری قەیچەکە بابیکە. بەلای ئێوە ئاساییە؟ مۆزوعەکە ئاسایی و ئاسایی بوون نیە واقعی نیە سوالەکە دەبێ وا بکەین. من پرسیارەکەم لە جەنابتان ئەندامی سەرکردایەتی کێتی نیشتیمانی کوردستانن ینی ئاساییە لە پارێزگای سلێمانی بەبێ کێتی نیشتیمانی کوردستان حکوومەتی ناوخۆی پێک بهێنرێت؟ نەخێر ناهێنرێ. بۆچی؟ لەبەرەوەی کە کورسایی یەکێتی نیشتیمان کورسایی ئەساسی لێ لەم شارەیەوە دەنگەکانیشی دەنگێکی گەورەیە. من تۆ فەرزەکەی جەنابت بەغەڵە دەزانم من تاکو ئێستا معلوماتەکانی لای منە ئێمە لە پێشەوەین لە هەموو لە دەرەوەی هەموو ئەو قسە و باسانی کاکرێەوە ئێمە نامانوێت
پێش کۆمیسیۆن بکەین بۆی ئەلای نەتایج بکەین و ئەو مەسلەیەکی مهم نازانین چکە ئێمە ئەوەی ویستمان بەدەستمان هێناوە دواتر تەفاسیلەکەی بەڵام خوێندنەوەیەکەیە بۆ چوونێکەیە لەسەر ئەم بەیاننامی کە دوێنێ سەرۆکاتی هەرێم دەری کرد هەندێک لە چاودێران ینی خوێندنەوەیان کردووە شتی جۆراوجۆ نووسراوە لەسەرەمە دەوتێت ئەمە جۆرێکە لە فشار بۆ سەرێکێتی نیشتیمانی بۆ ڕازیبوونی بۆەوەی کە پارێزگای سلێمانی ڕازی بێ بەوەی کە پارێزگای سلێمانی بدرێ بە گۆڕان. بەڵێ ئێمە لە 20 نوێە کە دانکانمان کەمی کرد و گەلە کۆمیشی گەورەمان لەسەر نەبوو فشاری کەسمان قوبوڵ نەکرد ئێستا چۆن فشار قوبوڵەکەی لەسەر سەرۆکی لیستی گۆڕان بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی مشتومڕی زۆری دروست کرد لە هەڵبژاردنەکاندا لە ئێستاشە بە پسێکی باڵای ئێوە دەڵێت ئێمە ئەو کەسە قبول ناکەین بۆ پۆستی پارێزگاری سلێمانی. بەڵێ ئەگەر ئەم قسەیە بە مجەڕەدی وەری بگری بە معنایەوەی کە ماڵوسێکیە یارمەتیم بە سوالت کردو با جوابت بمەوە. بەڵێ ئەگەر ئەم قسەیە بە مجەڕەدی وەکو دێ ڕێگوەرگرین بە معنایەوەی ئێمە استحقاقاتی انتخابی قبول ناکەین نە ئەوان نییە بەڵام ئەوەی کە بە واقعی وەری بگرین ئێمە هێزێکین دەگمان هێناوە ئەگەر فەرەزەن هێزیشکە کورسیەک نیو کورسی لە ئێمە زیاتری هەبێ فەرزی کا بەوەی کە چی ئەبێ بە محافظ ئەوە قبول نییە لەبەرەوە قبول نیە واقعی نییە ئەگەر مەوزوعەکە تەوافقە ئەمانەیە بەیەکەوە بین ئەبێ هەموو پۆستەکان بە تەوافق لەسەر ئەو کەسەی بە دیاریکراوی پۆستی ینی سەرۆکی لیستی گۆڕان بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێوە هێڵی سوورتان هەیە لەسەرەوەی کە ئەو نەکەن بە سەرۆکی ئەو قبول ئەوتان قبول نەبێ 100,000 کەس لەم سلێمانیا هێڵی سووری هەیە ئێمە نین ئێوە کویکردنیتانە ڕازی ئەگەر بۆ نمونە باس لەوە کرد ئێوە لەگەڵ هەموو لایەنەکان جوابەکەم وازە بەڵێ ئێوە باس لەوە کرد لەگەڵ هەموو لایەنەکان ئامادەی ڕێکوتن و هاوپەیمانەتین بۆ نمونە لەگەڵ گۆڕان ئەگەر هاوپەیمانێتیتان کرد من باسم لەو بەرپرسە باڵایی ئێوە کرد کە باسی لەوە کردووە کە ئەوان سەرۆکی لیستی گۆڕان بۆ ئەنجومەنی پارێزگا قبول ناکەن وەکو پارێزگار بۆ پێیگەکو ئێوە پێشتر تۆمەتی ئاراستە کرابوو ئەمە هێڵی سوور لە یەکێتی هاوپەیمانەتی بە تەوافق و بە لێک تێگەیشت نەکرێ ئەگەر ئێمە شتێکمان قبول نەبێ و بزانین ناواقعیە و ناچێتە سەر حەق بەرامبەرەکەمان لی تێبگا و واقعانە سەیری بکە ئەمە بە واقعیەزان بۆ نمونە ئەو کە ئەگەر لایەنێک بێکە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕێژێک لە کورسی هێنا بێت لەگەڵ ئێوە زیاتر یان کەمتر یان زیاتر بێت ئێوە هێڵی سووتان هەیە لە سۆی کەسێک بکرێت بە پارێزگاری سلێمانی لە کاتێکە وەک بڵاوکراوەوە ژمارەی زۆر دەنگێناوە ئەگەر هەموو لایەک نیەتی بەوە بێ و ئامانجی ئەوە بێ و مصر بێ لەسەرەوەی کە 4 ساڵی ئایندە 4 ساڵی خزمەتکردنی خەڵک بێ و هەموو لایەک ڕازی بێ و هەمومان بەشدار بین لە خزمەتکردنی خەڵکا و پاراستنی ئارامی ئەم شارە بێ و مەشاکل نەبێ و ئەم شارەش نەختێک بحەسێتەوە و ئەو سڕاع سیاسیانە هێور بێتەوە پێویستە احترام لە ئیرادی یەکتری بگرین. بەڵێ سەبارەت بە پۆستەکانی یەکێتی نیشتیمانی لە حکوومەت تاکو ئێستا گفتوگۆ لەسەر پۆستانە نەکراوە یەکلا نەکراوەتەوە پۆستی جێگری سەرۆکی حکوومەت کە تاکو ئێستا پەرلەمان کۆبنەوەشی بەهۆی ئەوە دواخستووە تاکو ئێستا قسە لەسەرەوە نەکراوە ئەم کەسان دیاری نەکراون بۆ پۆستەکان قصدت لای ئێمە پۆستانی کە لە پشکی کابینی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دیاری کراوە ئێشتا ئێمە پرارمان نایەوە لەسەرەوەی کە چۆنی چینە حکوومەت و پۆستەکانمان چین نەخێر لەسەر هیچ کەسێ قسە نەکرا باز لەو دەکرێت قوبات تاڵەبانی کاندیدا بۆ جێگری سەرۆکی حکوومەت هیچ معلوماتێکم نییە ئەمە لەناو ئەنجومەنی سەکردداری بۆ پێی بەڕێسان ئەندامی سەکردایەتین لە کۆبنەوەی ئەوە باسی لەم هیچ شتێکی لەم جۆرە نەکراوە لە جدولی ئەعمالی کۆبنەوەکانی ئێمە تاکو پێش هەڵبژاردن ئەو مۆزوعەتیانە بوو. بەڵێ پرسیارێکی تر کوردی باشوور باس لەوە دەکا میوانەکە دەتوانێت باز لە تەنها 2 دەستکەوتی سەر کۆمار بکات لە ماوەی 8 ساڵی ڕابردوو لە پۆستەکەیدا زۆر قسە لەسەر ئەم بابەتە کراوە و زۆر پرسیار لەسەر ئەمە کراوە لە ماوەکانی ڕابردووشدا دەوتێت پۆستی سەر کۆمار سوودی بۆ هەموو لە عێراق هەبوو تەنها بۆ کورد نەبێ لە ئێستاژ یەکێتی پێداگیری لەسەرەوەکە بەلایەوە گرنگە کە ئەم پۆستە وەربگیرێتەوە ئەمە پرسیارێکە من یەک دەستکەوتی بازەکەم کە بەقەت هەموو دەستکەوتەکانی کورد ئەهمیەتی هەبوو وەختێک کە مرافعە گەورەکەی کرد بە محامەتی هەموو کوردستان خەریتەی عوسمانی بردە ئەنجومەنەوە لێ پیشانی هەموو خەڵکیەوە ئیسپاتی کرد کە حدودی کوردستان لە چوە دەستپێکاو لە چوە کۆتاییەت. بڵێ کاک لەتیف لە ماوەی ڕابردوودا ئێوە تا ئێستا کە هەڵبژاردنەکانیش تاوە بۆ هێشتا ئەو کەشوهای بانگەشە زاڵە بە تایبەت بەسەر ڕاگەیانی ئێوەکێتی لەگەڵ گۆڕانە هەوکارەکەی چییە؟ هۆکارەکە ئەوەیە کە بەشێکی تەبیعی ئێشتا لە نەتایجەکان تەصدیق نەکراوە دەرنەچووە لەژێر ئاساری ئەوەیان و بەشێکی ناتەبیعیە پێویستە بە زووترین کات تەجاوزی بکەین و هەمومان مساهمە بکەین لە هێنان دروستکردنی کەشێکی ئارام. من سوپاسی پەیمانگای هونەر جوانەکانەکەم ئەم ئێوارەیە کۆنسرتێکی جوانی ڕێخست بۆ گەر بتوانین ناوی بنین کۆنسرت بەشێکە لە هێورکردنەوە. بەڵێ
لەماوەی ئەگەر پێ وایە ئەگەر ئەمە بەو جۆرە بەردەوام بێت دواتر تەسیری نابێت لەسەر ئەم بارودۆخی کە لە سلێمانی لە چەند ساڵی ڕابردووشدا بەردەوام بوو ئەگەر پەیوەندیەکانی گۆڕان و ویکێتی بەو جۆرە بمێنێتەوە ئێمە لای خۆمانە ئۆپەڕی هەوڵەیەن کە گرژی بەردەوامی نەبێ و ئارامی بگەڕێتەوە بۆ شاری سلێمانی بە تەواوەتی. بەڵێ لە چەند ڕۆژی ڕابردوودا دەستگیرکردنی چەند هەڵسوراوێکی گۆڕان مشتومڕێکی نایەوە لە نێوان ئێوە و گۆڕاندا سەرنج چیە لەسەر دەستگیرکردنی ئەو هەڵسوراوانی گۆڕان؟ من پێشتریش لە دوێنێ لە مقابلێکە لە ڕوودا و بەوازەحی ئەوە وتووە دوو جانبێ جانبە یاسایەکەی چەند کەسێک بەچەکەوە دەستگیر کراون لە شوێنێکا کە نەبوو بەچەکەوە لێ بن گیراون بە قەراری حاکم گیراون دوای بە قەراری حاکم ڕەتی کەفیل کراون و ئەوانی شاقی خۆیانە چۆن گیراون ئەگەر بە نایاسەیە زانم چ شکات بکەن ئەمە ئەو جانبێتی بە سوالە سیاسیکە لێرە دەست پێەکە ئەوان ئەگەر چاودێرن چیان کردووە بەچەکەوە یارمەتی پەرلەمانیش بەیاننامەیان لەسەر دەرکردووە سەرۆکاتیرم با بچێ لە پێشەوە لەسەر سەردەش عوسمان بەیان دەربکە لەسەر کوشتنی پاسەوانەکەی کۆمەڵ دەری بکە لەسەر ئەو هەموو کوشتارەی کە لەو منتیقەیە بۆ دەری بکە ئەمە دلیلە بۆ ئەوەی بێدەنگ بێ لە ئاست ئەمەشدا نەخێر بەڵام میزداقیە دەوەیە کە لە ئاست هەمویانە بێدەنگ نەبێ